بەشی زۆری ئەوەی کە لە ڕابردووە لە ماوەی 4 ساڵی داهاتووە کە پرۆژەکان تەواو نەبووە دوانە کەوتە بەوەی قەیرانی داراییەوە کە دروست بوو لە هەرێمی کوردستانە ئێمە ئومێدەواری لەم 4 ساڵە ئاسەواری ئەو با بڵین ئاسەواری ئەو قەیرانە نەمێنێت و استقرارێکی دارایی لە هەرێمی کوردستان دروست بێت ئەمەش پێویستی بە هەمانجی زیاتری نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی هەیە و هیواداری لە داهاتوویەکی نزیکە ئەو ڕێکەوتنە بکرێت کە پەیوەندیدارە بە بوارە داراییەکانەوە لە سەردانی پێشووتری وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بەلای حکوومەتی عراقی سەردانێکی ئیجابی بووە و ومێدی گەورەی لێکرێکە بگەینە ڕێکەوتنە و بارەوە بەدڵنیایی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان استقرارێکی مادی هەبێت و دارایی هەبێت بتوانین پرۆژە گرنگەکان جێبەجێ بکەین هەچ کۆمپانیایە کە هەچ پرۆژەیەک وەرەگرێت بەپێی ستاندەردە هەندسەکان بەپێی ئەو یاسانی کە لە هەرێمی کوردستان کاری پێکرێت لە عراق کاری پێکرێت چاودێری ئەکرێن و هەچ کۆمپانیایەک بەپێی ڕێنمایەکان بەپێی ئەو بەرنامە و ئەو گرێبەسی کە لەگەڵی کراوەکارنەکە ئیجراعاتی یاسایی لەگەڵەکرێت ئەگەر کەم تەرخەمیە بێت بەڵام ئومێدەوارین لە ساڵانی داهاتوو ئێمەش بتوانین ئەو ڕێگایانەی کە گرنگن یاخود ئەو پرۆژانی کە گرنگن بسپێرێت بەو کۆمپانیانی کە بەڕاستی کە شایستن و کۆمپانیان کە هەم مەکائینیان هەیە مستافی بەشەریان هەیە مستافی تەکنیشیان هەیە و ئەتوانن پرۆژەکان لە کاتی خۆیان جێبەجێ بکەن.